توی هل نگرم دوری تو گلی سخت بوم مرگ دوری نگرم بگره و من امجاره از تو هل نگرم دوری تو گلی سخت بوم مرگ دوری. امروز فیسی رادیوی دنگی گلدبن. باش بەڕێزان بارمەتی و کارانم هەواڵەکانتان پێشکەشەکەن بیسەرمان بن. هێزەکانی پاراستنی گەل هەفەکە لە بەیاننامەیەکدا دەڵێت لە چالاکی گەریلەکانی ئازادیدا دوو داگیرکەر سزا دراون و گورزیش لە سەنگەرێک گۆشێنراوە. هێزەکانی پاراستنی گەل هەفەکە لەبارەی چالاکی گەریلەکانی ئازادی کوردستان لە دژی دەوڵەتی تورک وەرشەکانی دەوڵەتی تورکەوە لە ڕاگەنراویدا دەڵێت لە 12 چالاکی گەریلەکانی ژەستار و هەفەکەدا لە هەرێمی مەتینە لە گۆڕەپانی شاخی ئۆرتێ لە هەرێمی ڕۆژاوای زاپی شەید دەلیل گۆڕەپانی بەرخۆدانی شاخی جووتی گۆڕەپانی بەرخۆدانی شاخی ئەمەدی و هەرێمی خواکوڕێک و دەوروبەری شاخی کەڤۆرت دوو داگیرکەر سزا دراون گورز لە سەنگەرێکی داگیرکەرانیش بەشێنراوە. ئەماژە بۆش کراوە سەنگەرەکانی شەڕی گەریلا لە گۆڕەپانی بەرخۆدانی سیدا لە هەرێمی زاپ و گۆڕەپانی بەرخۆدانی شاخی جوودی لە هەرێمی ڕۆژئاوای زاپی شەید دەلیل بە چەکی قەدەغەکراوە بە درۆن بۆردمان کراوە. هەروەها لە هەرێمی مەتینە گۆڕەپانی سەری مەتینە شیلەزێ و بیشیلێ لە هەرێمی خواکوڕە گۆڕەپانی بەرخۆدانی ئاوی لۆلان سنینە شاخی شەهید شەریف لە هەرێمی ڕۆژاوای زاپی شەید دەلیل گۆڕەپانی شاخی بەهار لە هەرێمی شاخی دۆڵمی میران بە گشتی 12 جار بە فڕۆکەی شەڕ بۆردمان کراوە. هەروە هەرێمی شەید دەلیلیش لە ڕۆژاوای زاپ مەتینە و خواکوڕکیش تۆپباران کراون. لە درێژەی کار و چالاکیەکان بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان مانگرتنی زیندانانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 46مین ڕۆژدا بەردەوامە. زیندانانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێ هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەستپێکرۆ چالاکیەکە لە ڕۆژی 46میندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 20 تشرینی دوم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێکڕوە و بڕیارە تاوەکو 15 شوباتی 2024 بەردەوام بێت. هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەر هەرێمی کوردستان بەردەوامە. مژدەڕۆف بەڕێوەبەری وقافی چەمچەماڵ دەڵێت پێویستە هەموو مامۆسانی ئاینی چین و توێژەکان وەلایەنەکان هەموو خەڵکی کوردستان بەگشتی بێنە سەرخەت و داوا بکەن کە کۆتایی بەو جۆرە پەلامار و هێرشانەی تورکیا بهێنرێت. کرایە سەر فلانە شوێن فلانە گوند فلانە منتیقا یا خەڵکێکی پێوە بوو یا کەسێک بووە قوربانی بەهۆی ئەو هێرش و پەلامارانەوە بەڕاستی ئینشاءالله ئەمە داوامان وایە بە زووترین کات چارەسەر بێ و ئەم شتە کۆتایی پێبێ و ئەمە کارێکە لەو کارانەی کە ئەبێت مایەی پشێوی و نانەوەی بەڕاستی بێتاقەتی و هەروەها تێکدانی ئەمن و ئاسایشی وڵات. وەڵا ئێمە بەڕاستی داواکاری ئێمە ئەوەیە کە لایەنی دەسەڵات بە هەوڵ و هیمەتی خۆی بە کۆششی خۆی بە قسەکردن لەگەڵ وڵاتانی دراوسێ و دەوروبەر هەوڵ بدرێت یعنی بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە و داوامان وایە هەموو لایەک هەموو چین و توێژەکان بەیەکەوە بێنە سەرخەت بۆ ئەوەی کەوا کارێک بکرێ کە بەرهەمی هەبێ ئینشاءالله و بتوانرێت کە ئەم جۆرە هجووم و پەلامار و کارانەی کە کراوە یعنی کۆتایی پێ بهێنرێ و بۆ وەستێنرێت. ئەگەرچی کورد براوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بوو لە کەرکووک و زۆرینەی بوونی خۆی لەو شارە سەلماندووە، بەڵام ئەنجامەکە بە جۆرێک بوو کە بتوانێت پۆستی پارێزگاری شارەکە بۆ خۆی یەکلای کاتەوە. ئەمە شتێکی چاڕوان کراوە بۆی تێکدانی یەکڕیزی و یەکگرتووی ناوماڵی کورد لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و کەوای کردووە کورد ئەم ئەنجامە بەدەستپێنێت. بەدەکە و دەوڵەتی تورک پیلانێکی تر لە دژی کەرکووک بەڕێوە دەبن.
ئەگەرچی کورد براوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بوو لە کەرکوک و زۆری نەبوونی خۆی لەو شارە سەلماندەوە، بەڵام ئەنجامەکە بە جۆرێک نەبوو کە بتوانێت پۆستی پارێزگاری شارەکە بۆ خۆی یەکلایی بکاتەوە. ئەمەش شتێکی چاوەڕوان کراو بوو بۆی تێکدانی یەکڕیزی و یەکگرتووی ناوماڵی کورد لەلایەن پەدەکەوە کەوای کرد کورد ئەم ئەنجامە بەدەست بهێنێت. ڕۆژی 18 مانگی کانونی یەکەمی 2023 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوەچوو کورد لە کەرکوک ئەنجامێکی بەدەستهێنا کە نەبردنەوە بوو نەدۆڕاندنیش. کورد 7 کورسی بەدەستهێنا کە 5 کورسی بۆ یەنەکە و 2 کورسیەکەی دیکەش بۆ پەدەکە. پێکاتەی عەرەبیش 6 کورسی بەدەستهێنا و تورکمانەکان 2 کورسی. بزوتنەوەی بابلیۆنیش کە پێکاتەی مەسیحین کورسیەکی کۆتایان برد. ئەوە ئەنجامەی کورد بەدەستی هێناوە ناتوانێت پۆستی پارێزگاری شارەکە بەدەست بهێنێت چونکە پێویستی بە 9 کورسیە بۆ ئەوەی پۆستەکە بۆ خۆی مسۆگەر بکات. ئێستا ئەگەر کورد کورسیەکی پێکاتەی مەسیحەکانیش بۆ لای خۆی ڕاکێشێت هێشتا 8 کورسی دەکات و پێویستی بە کورسیەکی دیکەیە بۆ بەدەستهێنانی پۆستی پارێزگاری کەرکوک. لە دوای کۆتاییاتنی پشوەکانی سەری ساڵەوە ئێستا جوڵە سیاسیەکان لە پشتی پەردەوە بۆ پێکێنانی ئیدارەی شارەکە دەستی پێکردووە. یەنەکە کە براوەی هەڵبژاردنە لە کەرکوک لە مەفتەیەوە دەست بە دانوستان دەکات بۆ ئەوەی زۆرینەیە کۆبکاتەوە و ئیدارە پێک بێنێت. پێکاتەی عەرەبەکانیش لای خۆیانەوە سەرقاڵی دانوستانن. ئێستا پیلانێک لە جی کورد لە کەرکوک دەستی پێکردووە. لەلایەک پێکاتەی عەرەبی دەیەوێت پۆستی پارێزگار بە پشتیوانی پەدەکە بۆ خۆی بنێت. لەلایەکی دیکەوە دەوڵەتی تورک باوکاری پەدەکە دەیەوێت پۆستی پارێزگار لە نێوان تورکمان و عەرەبدا دابەش بکرێت بەبێ ئەوەی کورد هیچ پۆستێکی بەربکەوێت. لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرکردەیەکی دیاری پێکاتەی عەرەبی ئاشکرای کرد کە لەگەڵ تورکمان و پەدەکە لە گفتوگۆدان بۆ پێکێنانی ئیدارەی کەرکوک و بۆ چوونیشان لە یەکەوە نزیکە. بە هەمان شێوە تورکمانەکانیش باز لە نزیکی خۆیان لە پەدەکە دەکەن، بەڵام تا ئێستا پەدەکە ئەو لێدوانانەی ڕەت نەکردوتەوە. ئەمەش ئاماژەیە بۆ بوونی ئەو پەیوەندیە نهێنیەی لە نێوانیاندا هەیە. ئێستا دەوڵەتی داگیرکەری تورکیش لە سەرپرسی پێکێنانی ئیداری کەرکوک دەستوەردان دەکات و هاکان فیدان وەزیری دەرەوەی دەوڵەتی تورک لەگەڵ پەدەکە و تورکمانەکان لەسەر هێڵ و دەیەوێت ئیدارەی داهاتووی ئەو شارە بەدەست کوردەوە نەبێت. هاکان فیدان هەفتەی ڕابردوو لەگەڵ حەسەن تۆران سەرکردەیەکی تورکمان لە ئەنقەرە کۆبوونەوەی کردو. دواتر بە ئاشکرا ئەوەی دووپات کردەوە کە نایانەوێت بە هیچ شێوەیە کورد لە ئیدارەی خۆجێیی کەرکوکدا هەبێت. بۆ مەبەستە دەوڵەتی تورک دەیەوێت تورکمان و پەدەکە و عەرەبەکان بە یەکەوە کۆبکاتەوە 2 ساڵ بە 2 ساڵ لە نێوان تورکمان و عەرەبدا ئیدارەی شارەکە بەڕێوە برن. هاکان فیدان ئەوەشی ڕاگەیاندووە پێویستە تورکمان و عەرەب 2 ساڵ بە 2 ساڵ پۆستی پارێزگار بەڕێوە برن. ئەگەر لەسەر ئەوەش ڕێک نەکەوتن ئەوە پۆستەکان لە نێوان ئەو دوو لایەنەدا دابەش بکرێت بە جۆرێک پۆستی پارێزگار بۆ عەرەب و سەرۆکی ئەنجومەنی پارێزگا بۆ تورکمان. پەدەکە پێش هەڵبژاردنەکان هەوڵی زۆریدا کە کورد لە بەرێکدا کۆنەبنەوە بە پەرتەوازەیی بچنە هەڵبژاردنەوە. ئێستا لە دوای هەڵبژاردنەکانیش جارێکی دیکە هەوڵ بۆ ئەوە دەدات پۆستی پارێزگار بۆ کورد نەبێت لەگەڵ عەرەب و تورکمان بەرێک پێک بهێن و تێیدا پشکی پارتیش پارێزراو بێت. بەڵام پەدەکە ئەگەر لەگەڵ تورکمان و عەرەبەکانی ڕێک بکەوێت پۆستی پارێزگاری پێنادرێت. بۆیە ئەمە تەنیا بۆ دەوڵەتی تورک و تێکدانی ناوماڵی کورد دەکات لە کەرکوک. ئێستاش پەدەکە سەیری ڕەوتی گفتوگۆکان دەکات لەگەڵ یەنەکە کە ئەنجامی دەدات. ئەگەر گفتوگۆکان لەگەڵ یەنەکە ئەنجامی نەبێت ئەوە لەگەڵ عەرەب و تورکمانەکان ڕێک دەکەوێت. بەپێی چەند زانیاریەک کە دەست ڕۆژنووس کەوتووە پەدەکە چەند کۆبوونەوەیەکی لەگەڵ تورکمان و عەرەبەکان کردووە، بەڵام تا ئێستا ئەو پۆستانی پەدەکە داوای کردووە عەرەبەکان ڕازی نەبوون پێی بدەن، بۆیە گفتوگۆکان لە نێوانیاندا بەردەوامە. یەنەکە هەر سوورە لەسەر ئەوەی پۆستی پارێزگار پشتی کوردە و هەر دەبێت بۆ کوردیش بێت. لەو چوارچێوەیەدا لەتیڤ نێروەیی ئەندامی سەرکردایەتی یەنەکە بە میدیای فەرمی حیزبەکەی ڕاگەیاندووە لێک تێگەیشتنی یەکێتی و پارتی وا دەکات لە کەرکوک و نەینەوە دەستکەوتی باش بۆ کورد هەبێت. هەروەها وە یەکێتی هێڵی سوورمان بۆ هیچ لایەنێک نییە. ئێمە هەوڵ دەدەین ڕێکەوتنی سیاسی بکرێت هەموو پێکاتەکان تێیدا بەشدار بن. لەگەڵتان بەردەوام نەبین. شێرزاد سەمەد لە پسرای هەڵبژاردنەکانی کێدی لە کەرکوک بە ڕۆژنووسی ڕاگەیاندۆ بۆی لەکەوتەکانی ڕفراندۆمە و کێشمەکێشمانەی لەسەر دۆزی کەرکوک هەیە. ئەو دەسەڵاتی ئێستا لە کەرکوک دەیەوێت تەعریب دووبارە بکاتەوە. وە دەسەڵاتی ڕەهای خۆی بەسەر سەرجەم پێکاتەکاندا بسەپێنە بە تایبەتی دروستکردنی کێشە و داگیرکردنی گەڕەکی نەورۆز.
هەر خۆتان نەزانن چێشمەچێش و ململانێ لەسەر دۆزی کەرکووک لە نێوان پێکاتەکاندا زیاتر بەهۆی بەرکەوتەکانی ڕێفراندۆم و لە ماوەی 6 ساڵی ڕابردووە ئەو دەسەڵاتەی لێرێ بە هەموو شێوەیەک دەیەوێت تعریب دووبارە بکاتەوە دەیەوێت دەسەڵاتێکی ڕەهابێ بەسەر سەرجەم پێکاتەکانە و ئەمەی لەمسان ڕۆژە ڕوویدا گەڕەکی نەورۆز وەسوڕوانەکرێت کێشەی زیاتریش دروست بکرێت لە ڕۆژانی ئایندە لەلایەن ئەو دەسەڵاتەوە ئەویش هەم پەیامێکە بۆ کورد بەگشتی کە هەڵبژاردن و ئەنجامی هەڵبژاردن کاریگەری نابێت لەسەر گۆڕینی دەسەڵات لە کەرکووک و ئەوان هەر دەسەڵاتن لەم شارەدا دەیانەوێت بەو شێوازە کاریگەری بکەنە سەر نەفسێتی خەڵکو و ئەمە کێشەیەکی گەورەیە و دەستێوەردانی ئەقلیمیشی لە پشتە بە تاکید خۆتان نەزانن دەوڵەتی تورک لە 100 ساڵی ڕابردوودا کێشەی زۆر بۆ کورد دروست کردویان بە ڕوونتر بڵێن هۆکار بوو لەوەیکەوە کورد نەتوانێت بە ئامانجە سەرەکیەکانی خۆی بگات و تا ئێستاش بەردەوام و چاوی تەماشیان لەسەر کەرکووک و عێراق بەگشتی هەیە هەرچەندە لە خەسڵەتی دەوڵەتی تورکاوەیە لە سواردەوری خۆی کێشەی هەیە لەگەڵ هەموو وڵاتەکان. هەر لە کەرکووک دەمێنینەوە بۆ خۆتان دەزانن کە ماوەی ئەمڕۆ دەکاتە 9 ڕۆژ مانگرتنی دانیشتوانی گەڕەکی نەورۆز لە کەرکووکدا درێژەی هەیە لە دژی هەوڵی سوپای عێراق بەسی چۆڵکردنی گەڕەکەکەیان ماوەی 9 ڕۆژە دانیشتوانی گەڕەکی نەورۆز لە شاری کەرکووک بەردەوامن لە مانگرتن بە ئێستادا 7 خانووی دانیشتوانی گەڕەکەکە و تونبێلی گولە نەبڕی سوپای عێراقی تێدا جێگیر کراوە. سوپای عێراق بە بیانووی ئەوەی کە خانووەکانی گەڕەکی نەورۆز لە شاری کەرکووک لە سەردەمی حکومڕانی ڕژەمی باز لەلایەن ئەفسەرەکانی سوپای عێراق خاوەنداری کرابوون ماوەی 9 ڕۆژە بەشێکی قورس و مەمناوەند چوونەتە سەر خەڵکی ئەو گەڕەکە و داوایان لێ دەکەن گەڕەکەکە چۆڵکەن. ئێستا ئەو 7 خانووی گەڕەکەکە کە خاوەنەکانیان بۆ کاری نۆژەنکردنەوە چۆڵان کردبوو ئۆتۆمبیلی گولە نەبڕی سوپای عێراقی تێدا جێگیر کراوە لە دژیە و کارەش ماوەی 9 ڕۆژە دانیشتوانی گەڕەکی نەورۆز بەردەوام لە مانگرتن. دانیشتوانی گەڕەکی نەورۆز هەوڵەکانی سوپای عێراق بۆ داگیرکردنی گەڕەکەیان ڕەت دەکەنەوە بە پێش هێلکاری یاسایی ناوی دەبن چونکە لە دوای ڕووخاندنی ڕژەمی باز لەو خانوانە نیشتەجێن کە مافی خاوەنداریان دەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی عێراق لە ساڵانی ڕابردووش بە فەرمی مامەڵەی کڕینی خانووەکانان دەست پێ کردووە بە ڕێگەیەکی یاسایی. لە چەند ساڵی ڕابردوودا بە سەدان کەس لە کەسانی سیاسی و پارێزەر و ڕۆژنامەوان و نووسەر و ڕۆشنبیر و توێژەکانی دیکە بەبێ بڕیاری دادگاکان دەستگیر کراون و ڕفێنراون یان لە دادگاکاندا بەبێ بوونی بەڵگە سزای یاسایی و مەبەستداریان بەسەر و کەسانەدا سەپاندووە. بە نمونە چالاکوان و ڕۆژنامەنووسانی بادینان هەروەها دەستێوەردان لە دۆسی بڕێرەکانی دادگا لەلایەن حەزب و دەسەڵاتدارانی کەسانی دەستڕۆشت و یەکێکی دیکە لەو گرفتانی ناوبانگی دادگاکانی هەرێمی لەکەدار کردووە. هەرێک لە پارێزەران گۆڕاندی بگەی و ڕێبین سەباح سەوارت بە دەستێوەردان لە کاروباری دادگاکانی هەرێم نیگەران لەسەر وەرنەبوونی دادگاکانی هەرێمی کوردستان و باسەوە دەکەن لە هەرێمی کوردستان هەژمونی حەزبی و کەسانی دەستڕێشت و زاڵە بەسەر یاسا و بڕیارەکانی دادگا دەشڵێ دۆسیەکەیان لە دادگاکان ڕێچکەی یاسای خۆیان ناگرنە بەر ئەمە ژوای کردووە دادگاکان بخاتە ژێر پرسیارەوە. بەداخەوە خۆی ئێمە دەستوری عێراق مادەی 88 باز لەوە دەکاتن کەوا دادگاکان یاخود دادوەرەکان بزات دادوەرەکان باز دەکاتن دەبێت سەربەخۆ بن چونکە هیچ دەسەڵاتێک بەسەر دادوەرەوە نیە جگەر لە دەسەڵاتی یاسادانن بەڵام دەبینین تەدەخلی دەستی حزبی دەبینین دادگاکان کەوتونەتە ژێر هەیمەنە و هەژمونی حزب بۆیە دەبینین زۆربەی دۆسیەکان لەم دادگایە زۆر بەتیە بۆیە ئێمە دەخوازین کەوا یاسا سەروەر بێتن بەڵام سەروەری یاسا چۆن دەکرێتن لە کاتێک دەکرێتن کەوا هێزی یاسا زاڵ بێ بەسەر دزی بەسەر چەک بەسەر دیوەخان بەڵام ئەوانەی کە ئێستاکە هەیە بەداخەوە تەواوی ئەو هێزانە بەسەر یاسادا ساڵن تاو کۆمە پێچەوانە نەبێتەوە یاسا سەروەر نابێت لە هەرێمی کوردستان خۆی تەواوی ئەو دۆسیانی لە ماوەی ڕابردووش کە ڕووی داوە بینیمانە دیزە بە دەرخۆنەکردن و دواکەوتنی یان و یاخود نەگەیشتنە ئەنجام ئەمە پێمان دەڵێتن کەوا دەستی حزبی لەم بابەتانەدا هەبووە تەدەخلی شخصی هەبووە دادوەرەکان نەیانتوانی و بەشی زۆریان قسەمان لە هەموو دادوەرەکان نیە چونکە دادوەرمان هەیە دادوەری باشن دادوەرمان هەیە خاوەن قرار و قەڵەمی خۆیتی بەڵام زۆربەی دادوەرەکان بەداخەوە کەوتونەتە ژێر هەژمونی و هەیمەنەی حزب دۆخی دادگاکانی ژوەک و دۆخی هەرێمی کوردستانە ڕنگدانەوەی ئەو دۆخی هەرێمی کوردستانە ڕنگدانەوەی ئەم دەسەڵاتەیە کە لە هەرێمی کوردستان بە شێوازێکی ماوە بەسەرچووە کە ئیدامە بەکارەکانی دەداتن ئەوەیە کاکەجان ئەتو پەرلەمانت بەسەرچوو بێتن و تو حکوومەتت بەسەرچوو بێتن خەڵک بە چاویشتە سەی دادگاکانیش دەکاتن هێزێک هەیە لە سەروی دادگا فشار لەسەر دادگا دروست دەکات بۆ ئەوەی ڕێکارەکان بە شێوەی سەربەخۆ بە شێوەی یاسایی جێبەجێ نەکاتن من ئێستاش باسم کرد خەڵکانێک هەن لە خۆیان لە سەروی یاسا دەزانن ئەم خەڵکانە بوونەتە هۆکاری ئەوەی
ئەم کێشانە و ئەم ڕووداوە سەیر و خێزەونانە ڕوودەن ئەم خەڵکانە بوونەتە هۆکاری ئەوەی کە دادگاش سست بێ کەمتەرخەم بێ لە جێبەجێکردنی بڕیارەکانی خۆی بۆیە تاوەکو ئەم خەڵکانە بوونیان هەبێ ئێمەمانان و ئێوەمانان و هاوڵاتیانیش گلەییان لە ئادا و کارەکانی دادگا دەبێت. بەسەرچێرەمی کوردستان کە دەست ئاژانسی ڕۆشنویس کەوتوەتی داهاتوە ساڵنامەیەکی نوێی خوێندن بۆ پەروەردەی سنووری پارێزگاکانی هەرێم دیاریکراوە بەپێی ساڵنامەکەی وەزارەتی پەروەردەی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە ڕێکەوتی نۆی یەکەوە و هی ئەم ساڵ دەست بە دەوامی فەرمی دەکرێتەوە وەک وەزارەتی یاخود وەک وەرزی یەکەمی خوێندن هەتاوەکو 4 ئەم ساڵ لە ڕێکەوتی نۆی سێشدا تاقیکردنەوەی وەرزی یەکەم لەسەر 80 نمرە دەست پێ دەکات. هەر بەپێی ساڵنامەکە لە ڕێکەوتی 24 دەست بە خوێندنی وەرزی دوم دەکرێت تاوەکو 16 پێنجی 2024 لەو بەروارە بەدواوە لە ڕێکەوتی 19 پێنجی 2024 تاوەکو 35 تاقیکردنەوەی کۆتایی ساڵ لەسەر 80 نمرە دەکرێت. بەپێی زانیاریەکانی ئاژانسی ڕۆشنویس پێشنیارکراوە بە پۆلەکانی نوێی بنەڕەتی و 12 ئامادەی تامانگی 8 ساڵ بخوێنن و تا ئێستا دیار نییە و بڕیارە دەچێتە بواری جێبەجێکردنەوە یاخود نا. بەپێی زانیاریەکان بڕیارە هەفتەی ئایندە خۆپیشاندانی سەرتاسەری مامۆستایانی ناڕەزی ئەنجام بدرێت دژی جێبەجێ نەکردنی بڕیارەکانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم. بە گوێرەی هەواڵێکی تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان دوێنێ هێزە چەکدارەکانی سنووری ئێران لە ناوچەی سنووری زەلەیبانە لە مەودایەکی نزیکە و ڕاستەخۆتەکان لە پۆلێ کۆڵبەر کردووە بەهۆی کۆڵبەرێک بە ناوی مرزا ئەحمەدی کوژراوە. دەشت لە مرزا ئەحمەدی تەمەنی 43 ساڵە خەڵکی گوندی هەنیجەی بانەیە خێزاندارە باوکی دوو منداڵ بووە نابیستێت و خاون پێداویستی تایبەت بووە بۆ دابینکردنی بژێوی خۆی و منداڵەکانی ناچار بۆ ڕوو لە کاری کۆڵبەری بکە. ئەمە لە کاتێکدا کە ڕۆژی سێشەمای ڕابردوو کۆڵبەرێکی تر بە ناوی شۆڕش خەرگوشی خەڵکی شاری سەلماسی سەر بە پارێزگای ورمێ لە کاتی کۆڵبەری لە سنووری بانە بە تەقەی هێزە چەکدارەکانی ئێران کوژراوە. لە سەرەتام ساڵوەلانی کەم 2 حاڵەتی کوژران و 10 حاڵەتی برینداربوونی کۆڵبەران لە ناوچە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان تۆمارکراوە بە پێی ئامارەکانی ڕێکخراوی داکۆکی کار لە مافەکانی مرۆڤ ساڵی ڕابردوو زیاتر لە 30 کۆڵبەر کوژراوە نزیکەی 270 کۆڵبەری دیکەش بریندار بوون کە زۆرینیان لە 2 ناوچەی سنووری بانەی سەر بە پارێزگای سنە و نورسوودی سەر بە کرماشان کرابوونە ئاماج. نووسینگە ڕاگەاندنی حکوومەتی غەزە وڵاوی کردوێتەوە لە حوتی تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو تا ئەمڕۆ بەهۆی شەڕوپێکدادانی نێوان ئیسرائیل و حەماسە 115 ڕۆژنامەنووس لە کردی غەزە کوژراوە. نووسینگە ڕاگەاندنی حکوومەتی غەزە لە کەناڵی تەلگرامی تابەت بەخوا لەبارەی کوژرانی چەند ڕۆژنامەنووسێک و ڕاگەنراکی بڵاو کردوێتەوە وەدا لە حوتی تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو تاوەکو ئەمڕۆ بۆی شەڕوپێکدادانی نێوان ئیسرائیل و حەماس و ژمارەی ڕۆژنامەنووسە کوژراوەکان بۆ 115 کەس بەرز بۆتەوە تەنها دوێنێ بۆی هەرشێکی ئیسرائیل و بۆ سەر غەزە 3 ڕۆژنامەنووس کوژراوە. ئەمەژە بۆ شکراوە ئیسرائیل و ڕۆژنامەنووسان بە ئەنقەز دەکوژرێت بە ئامانجی شێواندن و تەموو مژاویکردنی ڕاستیەکان و ڕێگریکردن لە گەاندنی هەواڵ و زانیاری بەڕایگشتی ناوچەی جیهانی. ڕێکخراوی پامنێرانی بێ سنووریش پێشتر بڵاوی کردوێتەوە کە کەرتی غەزە بۆ بە گۆڕستانێک بۆ ڕۆژنامەنووسان چونکە ئیسرائیل بە ئەنقەز ڕۆژنامەنووسان دەکوژێت و شوازی جۆراوجۆر بۆ ڕێگریکردن لە کارەکانی جێبەجێ دەکات و جگە لە گەمارۆدان و ڕێگریکردن